پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم النكاح من سنتي فمن لم يعمل بسنتي فليس مني فەرمووی زەواج و هاوسەرگیری لە سنەتی منە، هەر کەسێک کار بە سنەتی من نەکات لە من نییە. کەواتە داکۆکی لەسەرەوە کردوتەوە کەوا ئینسان زەواج و هاوسەرگیری بکات، بە تایبەت کەسانێک کەوا نەتوانن دان بە خۆیاندا بگرن، کەسانێک بەرەو خراپە بڕۆن، ئەمە زۆر واجبە لەسەریان کەوا ئەمانە هاوسەرگیری بکەن، کە بەداخەوە زۆربەی کات ئاسانکاری ناکرێت بۆ زەواج و هاوسەرگیری. چ لەلایەن دایک و باوکی کوڕەکانەوە یا کچەکانەوە بەبێ جیاوازی. گەنجی وا هەیە تەمەنی بووە بە 18 بووە بە 20، توانایشی هەیە، کەسابەتیشی هەیە، لەوانەیە دایکی ڕێگەی نەدا ژن بێنێ یا باوکی ڕێگەی نەدا، تۆ مناڵی، تۆ هیچ ژنێنان نیت. بەڵام ئەگەر تووشی خراپە و تاوانیش بێت دەڵێن بڕۆ قێنا، داواتان لێ دەکات بۆی کەوا خۆی لە تاوان بپارێزێت. نا تۆ مناڵی، جارە وەختت نییە. یان جاری وایە دایک و باوکانی کچان ئاسانکاری ناکەن بۆی کەوا کچەکانیان زەواج و هاوسەرگیری بکەن. فەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم وتزوجوا، ئێوە زەواج و هاوسەرگیری بکەن، فإني مكاثر بكم الأمم، لەبەرەوەی من بەهۆی ئێوەوە ئومەتەکەم زیاد دەکات. پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی خۆشە کە ئومەتەکەی زیاد کات. ومن كان ذا طول فلينكح، هەر کەسێک توانای هەیە، دەسەڵاتی هەیە، ئەتوانێ ژن بێنێ زەواج و هاوسەرگیری بکات، با بیکات. ومن لم يجد فعليه بالصيام، کەسێکیش ناتوانێت، توانای نییە لە بە هەر شتێک، ئەوە بە ڕۆژوو بێت. فإن الصوم وجاء، چونکە ڕۆژوو قەڵغانە، ئینسان لە گوناه و تاوان دەژێڕێتەوە. بۆیە ئەوانەی کەوا هاتن بۆ ماڵەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی بزان پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن عیبادەت دەکات، چی دەکات، یەکێ لەم سێ کەسە وتی أنا أعتزل النساء فلا أتزوج أبدا، وتی من واز لە ژنهێنان دێنم، هەرگیز هاوسەرگیری ناکەم، ژن ناهێنم، بۆی کەوا ژنهێنان ڕێگر نەبێت لە بەردەمیدا بۆ عیبادەت و خواپەرستی. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی أتزوج النساء، من ژنیش دەهێنم لە وەڵامی ئەویاندا. فمن رغب عن سنتي فليس مني، کەسێ پشت لە سنەتی من کات لە من نییە. بۆیە ئینسان دەبێ هەوڵ بدات شوێن سنەتی پێغەمبەر کەوێ صلی الله عليه وسلم، بۆی کەوا خۆی بپارێزێت لە گوناه و تاوان، چونکە زەواج و هاوسەرگیری یەکەمیان تاک دەپارێزێت لە گوناه و تاوان. ئەو کەسێک کەوا هاوسەرگیری دەکات واز دێنێ لە گوناه و تاوان، لە خراپە و خراپەکاری. دوو، کۆمەڵگا بە پاکی دەهێڵێتەوە، کۆمەڵگا بە پاکی دەهێڵێتەوە. ئەم کۆمەڵگایە بەرەو پەرتەوازەیی ناڕوات، بەرەو هەڵدێر ناڕوات، چونکە تاکەکانی ئەم کۆمەڵگایە هەوڵی پاکێتی خۆیان دەدەن. خراپترین شت کە لە کۆمەڵگادا ڕووبدا بریتیە لە داوێنپیسی و خراپە و خراپەکاری، کە کۆمەڵگا هەڵدەوەشێنێت، کە کۆمەڵگا وێران دەکات. بە زەواج و هاوسەرگیری، بە هاندان بۆ هاوسەرگیری، بە ئاسانکاریکردن لە هاوسەرگیریکردندا کۆمەڵگا زیاتر بە تۆکمەی دەمێنێتەوە و پەرتەوازە نابێت و هەر توند و تۆڵ دەبێت، دوور دەبێت لە خراپە و گوناه و تاوان.